بەڵام ڕێزان لە تۆری دەمی بەرنامەی بەیانیت باش کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بەوەی کە هەروەکو پیشەی ڕۆژە یاخود هەروەکو ڕێزگرتن لە ئەرک و ماندووبوونی هەر کەسێک ئەمڕۆ باز لە ڕۆڵی پەرستار دەکەین لە نەخۆشخانەکاندا تا چەند ڕۆڵی پەرستار لە ناوەندە تەندروستیەکاندا ڕۆڵێکی کارە هەیە تا چۆن ڕێز لە ماندووبوونیان دەگیرێت وەک هەر باز دەکرێت و سەردەمانێکیش بۆ لە پێشوشدا باز لەوە کراوە کە پەرستار بەو جلە سپیانەوە یاخود با بڵین کارمەندانی تەندروستی بەو جلە سپیانەوە لە هەر نەخۆشخانەیە وەکو فریات ڕێز وەکو فریشتە ناسراون بۆ نەخۆشخانەکان و بە ڕۆژی تەندروستی نەخۆشەکان بەڵام ئەمە تا چەند ئەمڕۆڵە تا ئێستا بەرز دەنرخێنرێت و ئەرک و ماندووبوونی ئەوان تا چەند لە بەرچاو دەگیرێت من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم خاتو تافگە کەریم پەرستیار لە قەزای کەلارەوە ئەمڕۆ بەرنامە میوانی بەرنامی بەیانیت باش کوردستانە خاتو تافگە سپاس کە ئەمڕۆ میوانی بەرنامی بەیانیت باش کوردستانیت دەمەوێت بزانم ئێوە وەکو پەرستار تا چەند ڕۆڵتان لە ناوەندە تەندروستیەکاندا لە بەرچاو دەگیرێت. سەرەتا سڵاوتان لێبێت سپاس بۆ بینەرانتان سپاس بۆ هەموو ئەو ڕێزانەی کە ماندوو بوون لەگەڵ ئەم دیدارەدا سڵاوی تایبەتم هەیە بۆ هاوپیشەکانم کە من لێرەدا وەکو با بڵین هاوکارێکی ئەوان کە ئەمەوێت هەندێ پرسوڕا لەسەر بواری پەرستاری بکەین عەفو ئەگەر پرسیارەکەت باسم لەوە کردوتم تا چەند وەکو پەرستار ڕۆڵی پەرستار لە ناوەندە تەندروستیەکان لە نەخۆشخانەکان تا چەند لە بەرچاو دەگیرێت. بەڵێ ڕۆڵی پەرستار بەڕاستی من بۆ خۆم ئەو دیێڕەی کە ئەڵێ پەرستاری بوون نیعمەتێکە خوای گەورە نایدا بە هەموو کەسێک پەرستاری بوون بەڕاستی مەودایەکی زۆر فراوانی هەیە لە بواری ئیشکردنە ئەتوانیت ئێمە من ئەگەرۆکو پەرستاری زانکۆ هەڵگرت بڕۆنامەی دیپلۆمی ئەکادیمی قسەتان بۆ بکەم لە ناوچەیەکی وەکو گەرمیانە کە ئەتوانین بڵێن لە چاو شارە گەورەکانی وەکو سلێمانی هەولێرە ناوچەیەکی داخراوترە ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگی هەیە لە خستەخانە حکومیەکان و لە ئەهلیەکانی شەبا بڵێن کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەوەیە کە بەڕاستی ئەگەر پەرستار و دکتۆر یا ستافی تەندروستی هەمووی بەعام هەر لە کارگوزارێکەوە هەتا هەمومان پێکەوە کارێکی هاوبەش و کارێک نەکەین کە لە خزمەتی نەخۆشا بێ باڵانسی میزانەکەمان لاد دەبێت یعنی با بڵێن ناهاوسەنگی خۆی تێکەدا چونکە ئەگەر دکتۆرێک پەرستارێکی لەلا نەبێت ئیشەکانی بۆ بکات و هاوکاری بکات لە ئەو ڤایتڵ ساین و ئەوانەی کە پێویستە بیکا بۆ نەخۆشەکە یا کانولێکی بۆ دابنا یان بڵێن سۆندەکانی بۆ دابناوە هیلود بێ هیمیز بێ هەر شتێکی تر بێ بۆیە بە زمانێکی وا قساکەم بۆی هەموو بینەرانی بەڕێستان لێی تێبگات بۆیە بەڕاستی ڕۆڵی پەرستار ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگی هەیە لە ناوەندە تەندروستیەکانە. زۆر باشە کەواتە دەمەوێت ڕۆڵ و ئەرکی پەرستیار بزانم لەگەڵ پزیشکەکانە لە ناوەندە تەندروستیەکاندا. بەڵێ وەکو وتم ئێمە چۆن بڵێن لە سەر تەرازویەکی پێویستە هاوسەنگی باڵانسی ئەم کارەمان بپارێزین پەرستار و دکتۆرەکان پێکەوە کە لە خزمەتی نەخۆشدان ئەوەیە کە پەرستارەکان بەڕاستی ئەرکێکی زۆرتریان لەسرە بەوەی کە ئێمە جاری وا هەیە لە ڕۆڵی پزیشکە بەڕێزەکان کەم ناکەمەوە چونکە وەکوتم هەمومان هاوکاری یەکترین بەڵام ئەو لەسەر مێزێک کە دانیشتووە تەنیا وەرەقەکە کە ئەنووسێت کە مەسئولیاتەکەی قورسترە بۆ ئەو کە پێی ئەدات ئەیهێنێ پەرستارەکە ئیتر ئەبێ لەگەڵیا بێت تەحەمولی بکە دەیتاکان لێکی بۆ دانا تا جاری وای مغەزەکەی ئەڵێت گیراوە ناڕوات ئەڕوات کانولەکەم وای لێ هاتووە مناڵێکە تەحمل ناکە یعنی ئەرکێکی زۆر قورسی هەیە بەڵام بە یعنی ئەرکێکی مرۆڤ دۆستانەوە ئەرکێک کە لە نێوان ئەتوانین بڵێ ئێمە کە 24 سەعاتێک لە ناوەندێکی تەندروستیە خەفارەت ئەگرین یان ئەمێنینەوە لەو کاتانی کە کاتی ئێشەگیریەکانمانە کە ئەرکێکی زۆرە هەمووی ئەو پەرستارانە بە کچ و کوڕەوە بەتایبەت بۆ کچان کە ئەرکەکە قورسترە بێ ماڵ و مناڵی جێهێشتووە یان بە شێوازێکە بەڵام کە دێتە ئەوێ هەموو خەموخەفەتێکی بەلا ئەنێتە یا خزمەتی نەخۆشەکە ئەکە ئەرکێکی زۆری لە سرە ئەو کاتی کە ئەیەوێت تەنیا ئەوە بێ کە ئەم نەخۆشە بە لەشێکی ساغەوە بڕاتە دەرەوە بە ڕەزامەندیەکە و بڕاتە دەرەوە بەڵام بەداخەوە بەرامبەر ئەو هەموو ئەرکە قورسەی کە هەیە لەو کاتە و لەو هەموو سترێسەی لەم ڕۆژگارە لەسەرمانە لە ڕووی مادی و معنەویەوە ئەتوانم بڵێم بە دەمان ئاراستی حکومەت بێ کە بەڕاستی کەمترین با بڵێن ئەوەی هەیە بۆ پەرستار چونکە لە کاتێکا کە هەر ئەوە حساب نییە کە لیستی موچەیە کە موچەی خۆمانە کە لیستی وەزارەتی تەندروستی پێشەخا ئیتر وە ئەزانن هەموو شتێکیان کردووە بۆ تیمی تەندروستی
تەندروستی و ستافی تەندروستی لە کاتێکا کە نازان بەگەر بەڕێزت پرسیارت لەسەرەوە بێ خۆم ڕۆمە سەری کە ئێستا بەڕاستی پزیشک تعینەکان لە هەموو بوارەکان ئەگەر با بڵێن پزیشکی دان بیان پزیشکی گشتی بێ لەسەر جەمبوارەکانە یان بواری خوێندنیان بۆ ئەکاتەوە بەڵام بەداخەوە بۆ پەرستار بە تایبەت پەرستاری زانکۆ و مەحەدەکان ساڵانێکی دوور و درێژە تعیناتی وەستاوە لەم ڕۆوە لە گەرمیانە دڵنیان بەڕێزان ئاگداریتان لەوە هەبێ کە زۆرینەی گەرمیانیەکان ئەگەر بڵێم ئێستا ڕویان لە شارەکانی وەکو خانەقینی و جەلۆلا کردو بۆ تعین بوون و لەسەر حکومەتی ناوەن تعینە بن لەبەر ئەوەی کە لە بەڕاستی دەرگای دامەزراندن بۆ پەرستار داخراوە. باشە خات و تافگە من دەمەوێت بێمە سەرەوە وا باس دەکرێت کە پەرستار هێڵی بەرگری پێشەوەی هەر نەخۆشخانەیەەکە تا ئێستا هەر ئاوا پێناسە کراوە؟ وڵاهی گیان ئەتوانم بڵم لەو پێناسە زیاتر هەڵەگرێ لەبەر ئەوەی ئێمە ئەگەر لە بۆ من بۆ خۆم لەو شوێنانەی کە دەوام تێدا کردووە زیاتر لە بۆ نەسلێمانی و کەلار جاری وا هەبووە دکتۆری ئەوانەی کە پێیان لەن مقیم و مقیم ئەقدامە جاری وا هەبوو دکتۆری ئەخسایی هەبووە یعنی با بڵێن نەهاتۆ بەدەم نەخۆشەکەەوە یان بڵێن ئەوان لە مەرحەلەیەکا بوونمانیان گرتووە یان چی بووە پەرستار بە هیچ شێوەیەک هیچ کاتێک ناوەندە تەندروستیەکانی جێ نەهێشتووە یعنی ئێستاش ئەگەر سیر بکەین هەموو بەرپرسی بنکە تەندروستیەکان ئەوانەی کە کاری تیاکەن هەموو پەرستارەکانن هەمووی کارمەندە تەندروستیەکانن کە بەڕاستی ئێمە لە کاتی کۆرۆنا دروش بەکوان بۆ خۆمان دانابوو یعنی بەوەی کە گونجاو بوو لەگەڵ پەرستارە ئێمە سپی ئەپۆشین بۆ ئەوی ئێوە ڕەش نەپۆشن یعنی ئەو کاتێک کە ڕێک وەکو بەرەکانی جەنگ چۆن پێشمەرگە و برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ لە کاتی داعش و لە هەموو ڕوبەڕووبوونەوەکانە لەوێ بوون ئێمەش لە کاتی کۆرۆنا و لە کاتی هەموو مەترسیەکانە کە بەڕووی دانیشتوانی هەرێمی کورسانە بێتەوە بەڵێ بەرگری یەکەم پەرستارەکان و هەر ئەوانن خەمی هەموو چین و توێژەکان نەخۆن. زۆر باشە پیشەی پەرستاری بنچینەی پزیشکی و بایەخدارە تا چەند وەکو هەر بەشێکی تر ئەتوانی بڵێ ئێمەش بنچینەیەکین وەکو هەر بەشێکی تر. بەڕێز ئێمە تا ئێستا گرفتێک ئەگەر وەکو پەرستاری زانکۆ قسە بکەین گرفتێک لە بۆ پەرستاری زانکۆ هەیە تا ئێستا سندیکایەکی بە ناوی خۆیەوە نییە تا ئێستا لە هەندێک شوێنە من ئەگەر باسی گەرمیان بکەم ئیشی ئێمە لەگەڵ ئیشی کارمەندێکی تەندروستیە کە پەرستاری پەیمانگایە یا یاریدەری تەندروستە یاریدەری تەندروستیە وەکو مەعانتوبی ئەڵێن گیان نەکراوەتەوە ئیشەکانمان بۆیە لەم ڕۆوە جاری وایە پەرستارانی زانکۆ کە ئێستا ڕێژەیەکی زۆر زۆریان دەرچوون من بۆ خۆم 12 ساڵەکە لە بواری پەرستاریە و لەم گەرمیانە خزمەتەکەم لە بواری کەرتی تەندروستی و لە بواری کەرتی تەندروستی لە گشتی و لە حکومیەکانە و ئەهلیەکانە با بڵێم لە دوای ئەوە ئەم پەرستارانە کە لە دوای ئێمە هاتوون جگەلەوەی کە تەعیناتیان بۆ نەکراوەتەوە جگەلەوەی کە خزمەتێکی بۆ شێوەیان نەکراوە بەڕاستی ئەتوانم بڵێم بەوەی کە پلەی زانستیەکانیان پێش نەخراوە کە بواری خوێندنیان بۆ نەکراوەتەوە بەوەی کە دەورە و ئەوانەی کە لە پێویستە بکرێتەوە تا ئێستا گرنگی زیاتر بەوان نادرێت یعنی ئەگەرم 2 ساڵی پێشوو سیر بکەین ئەو چینە پەرستاری کە تعین بوون عفوا تەخەڕوجیان کردووە ئەتوانم بڵێم ئەگەر شوێنە ئەهلیەکان نەبووە ئەوانی شوێنە حکومیەکان وەریان ناگرن یعنی ئێستا من بەڕاستی هەر تووشی شۆکە بی لە وڵاتی لە هەرێمی کوردستانە بڵێ هاتووم بە خۆبەخشیش ئەمەوێ خزمەتی کەرتی تەندروستی بکەم ئەڵێ دەرگای خۆبەخشی داخراوە یعنی لە وەزارەتە دەرگای خۆبەخشیشیان داخستۆ بەڕووی پەرستارە بۆیە بەڕاستی ئەمانە گشتی گرفتن بۆ ئەوەی پەرستار بتوانێت ڕۆڵ و گرنگی خۆی زیاتر دەربخا بەڵێ پەرستار زۆر ئیشی تری پێکرێت جگەلەوەی لە بوارە تەندروستیەکە و لە شوێنە گشتی و حکومیەکانە ئەتوانێت خزمەت بکە ئەهلیەکانە ئەتوانێت پەرستاری ماڵی خۆی بێ ئەتوانێت خێزانەکەی خۆی بێ ئەتوانێت جگەلەوەی کە دایکێکی میرەبان خوشکێکی گەورەیان کەسێکی ئەوە بێت ئەتوانێت لە هەمان کاتە پەرستاری ماڵەکەی خۆی و مامۆسایەکی پێگەیاندنی ڕۆڵەکانی بێت. زۆر باشە خات و تافگە سەبارەت بۆ هەموو گرفتانەی کە باسیەکەیت ئێوە ژۆ ڕۆڵی پەرستار کە ڕۆڵێکی گرنگتان هەیە لە ناو کۆمەلگادا بەردەوام لە ناوەندە تەندروستیەکاندا خزمەت بە هاوڵاتیان و نەخۆشان دەکەن تا چەند هەندێک لەم گرفتانە بەشیان ناومێدێ جاری وا هەیە یاخود پەشیمان بیان دەتانگەڕێنێتەوە بۆ خاڵێکی ناومێدی. بەڵێ خاتون من ئەگەر ئێستا وەکو خۆم کەوتم 12 ساڵە لە بواری تەندروستیە کارەکەم و دامەزراوم لەوانەیە گرفتەکەم کەمتر بێت لە هاوڕێکەم کە ئەویش وەکو من مەینەتی 4 ساڵ ڕێگەی سلێمانیە هەولێری کێشاوە بۆ ئەوەی بواری پەرستاری تەواو بکات و هاتۆتەوە بە ئومێدی خێزانێک لە شوێنێکە بێوێ دەوام بکە کە چ سەیرەکەی دەرگای تەعینبوون بەڕوویە داخراوە بەڕاستی ئێمە زۆر ناومێدی کردووە یان ئەوە لە ماڵەوە دانیشتۆ جاری وایە ئەوێ بڕوا لە کەرتێکی تایبەتە ئیش بکات بۆ نمونە ئەڵێن تۆ
بینی ئەوەت پێ نەماوە مەهارەی ئەوەت نییە کە بتوانانی ئیشی تێدا بکەیت لەوانەیە منێک کە مەهارەکەم زۆرترە بتوانم لە 2 شوێنە لە 3 شوێن زیاتر کار بکەم بەڵام ئەو دەرفەتە لە دەستی ئەوە چێ بڵێ زۆر تووشی ناومێدی کردوون و بەڕاستی ئەگەر ئەم دۆخە ئاوە بەردەوام بێ بۆ پەرستاران تووشی گرفتی گەورەتر ئەبێت هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستیەوە لە وەزارەتی تەندروستی بە تایبەتی بە بەرپرسی سەرەکی ئەزانە ئەنج بەڕێوەبەرایەتە گشتیەکان کە بێ زەختێکی زۆر لە وەزارەتی تەندروستی بکەن و وەزارەتی تەندروستیش لە حکوومەتی هەرێمی کوردستانی بکات بۆ ئەوەی دەرگای تعینبوون بە ڕووی پەرستارانە بکاتەوە چونکە ئەو چینانەی پێش ئێمە بوون بەڕاستی ئێستا تەواو ماندوو بوون و لە خانەنشین نزیک بوونەتەوە ئێمەش بۆ 12 ساڵێک ئەچێ لە بوارەکە داین لە ناوەندێکمان گرتووە ئەبێ ئەوانەی پێش ئێمەش بێنە بوارەکە و دەستی خۆیان بەڕاستی تاقیب بکەن و ئیشی خۆیان بکەن. زۆر باشە خات و تاافگەر لە هەر منداڵێک لە منداڵیەوە کە لی دەپرسیت دەڵێت من حەزەکەم کە گەورە ببم بە پزیشک یاخود پەرستار. تۆ کە بوویت بە پەرستار و ئەو لە سپیانت لەبەر کرد چه هەستێکت هەبوو چی پێبەخشیویت؟ ئەتوانم بڵێم زیاد لە هەموو شتێک مرۆڤایەتی بوو نەرمونیانی زیاتر و ڕۆڵی گەورەتر هەموو ئەوانەی پێبەخشیوین پەرستاری بوون و لە سەرەتاوتم نیعمەتێکە خی گەورە بە هەموو کەسێکی نابەخشێت هەتا لە بواری پەرستاریە لە ئەمج لە سپێ نەبی نازانی چتام و چێژێکی هەیە کاتێک ئازارێک لە کەسێک کە دێتە لات بە ئازارێکەوە ئازارەکەی تەواوە بێت دنیای دوعای خێرت بۆ ئەکا یا سوپاس دەکا بەڕاستی ئەوە گەورەترین نیعمەتە بەڵام لە هەرێمی کوردستانی خۆمانە ئەتوانم من یەکشت بڵێم کە ئەوەی کە ئەیەوێت لە بواری پزیشکەکانە و هەمووی ئەڵێ دەرەجەی بەرز بێنم لە پۆلی شەشا بڕۆمە کۆلیژە توبیەکان و هەر بەشێکیان بێت لە بەشە پزیشکەکان حتا ئەگەر مەحەدێکی یعنی پەیمانگاکانیش بێت ئەوەیە کە ڕاستی ئەوە نەشاراوەیە کە زیاتر لەوانەیە بی لە لایەنی مادیەکەی بکاتەوە چونکە لەم ڕۆژگار و لە پارێمەدا لایەنی مادی بووە ڕێگە چارەیە کە خەڵکی ئەتوانێت پێی بەختەوەر بێت بەداخەوە چونکە هەموو دەرگاکانمان لەسەرداخراوە بەڵام جیاواز لە لایەنە مادیەکە لایەنە معنەویەکەی پەرستاری بوون بۆ خۆی ڕۆڵێکی زۆر گەورە و هەستێکی زۆر خۆشە بەڕاستی زۆر کەم ئەوانن کە هەستی لە تال ناو پەرستاریان نەبی هەست بەو نیعمەتە گەورەیە ناکەی زۆر باشە هەروەک ئاماژەم پێکرد لە سەرەتای ئەوەی کاتەوەرەکەم ناسان باس لەوە کرا کە باز دەکرێت بەم جلە سپیانەوە بەشی پەرستاری یاخود پزیشکەکان لە ناوەندە تەندروستیەکانە فریادڕەسی نەخۆشەکانن فریشتن ئێوە تا چەندەم هەستتان بەلاوە گرنگە و بەم ڕۆحیەتەوە کار دەکەن ئەمە ئەسەنێک هەر بۆ من بۆ هەموو هاوپیشەکانم بەڕاستی و کوتم هەتا لە بواری کارکردنەکان نەبیت نازانی چه هەستێکی هەیە ئەو کاتەی بۆ نمونە من خۆم پێشتر کە لە نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار دەوام بکە نمونەیەکی واقعی بگەڕمەوە ئێوارانێک لە بانگی مەغریبە دایکێک بە جلێکی ئەوەی ئابە نوێش کە لەسەری ئەکەن مناڵێک ئەهێنێتە ناو تەواری بە قیژەوە یعنی هەمومان لەو لەحزەیە وەکو ئەوەی بڵێت ئێستا بۆمبێکە تەقێتەوە هەمومان بە ڕووی نەخۆشەکە ڕۆشتی سێریکە مناڵەکە گەشکە لێداوە یعنی کاتێک ئەو مناڵە ئەو عیلاجانی بۆ بەکارهێنی من نامێ لێرە ناوی ئەو عیلاجانە بەکاربێنم لەبەر ئەوەی ناکرێت ناوی عیلاج لە بەرنامە گشتەکانە بوترێ نەک کەسانێک بە هەڵە لە عیلاجەکە تێ بگەن یا هەڵە بەکاری بهێنن کاتێک ئەتەوێ ئەو مناڵە ئەگەڕێن و باری ئاسایی خۆیان کاتێک ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی ڕێگەی مەرگی نێوان کەلار سلێمانی کە ئێستا بۆ نەخۆشخانەکانی کەلار و دەربەنی خان و ئەتوانم بەشێک لە سلێمانیش بۆ بە گرفتێکی گەورە و ڕۆژانە ئەگەر ئەوەندەی لە ئامارەکان هەڵە نەبم کە پلەی یەکەمی گرتووە لە ڕووداوەکانی مردن و برینداربوون و لە ناوچوونە کاتێک عیلەیەک چاوەڕێی کوڕەکەیانن بگەڕێتەوە بۆیان و ئەوەی بۆ ئەەکەی بژانەوەی دڵ و سیەکانی بۆ ئەەکەی بە توبی ئێمە پێڵێن CPR بەڕاستی گەورەترین هەست و خۆشیە کە بە لەشێکی ساقەوە ئەی بەخشیدەوە بە خێزانەکەی یعنی ئەوەی خێزانێک کە چۆن من ئێستا لە بواری ژنان و مناڵبوونا ئەی شەکەم عفو کە چۆن دایک و باوکێک لەو کاتە زۆر بە تامەزرۆن کە مناڵەکەیان لە دایکە بێت و دەستخۆشی لەو ستافە ئەکەن گەڕانەوەی ئەو کەسەش لەو لێواری مەرگە بە هەمان شێوە هەستی خۆشیمان پێ بەخشێ باشە کە تۆ لە ئێستادا لە نەخۆشخانەکان و ناوەندە تەندروستیەکان کە کەسێک بە ناڕەحەتێکی یاوا دێتە نەخۆشخانەکان یاخود تۆ ئەتوانیت لە ئازارەکەی کەم بکەیتەوە هاوکاری بکەیت دەگەر کەسێکی بەتەمەن بە یاخود کەسێکی مناڵیان کەسێکی گەنج بێت ئێوە لەم کاتەدا هەست بە چی دەکەن کە تۆ دەتوانیت تا ڕادەیەک لە ئازارەکانی کەم بکەیتەوە ئەگەر نەتوانیت بە ئیلاج بێ یاخود بە چارەسەر بێت بە مڕاعاتکردنیش بێت
بەڵێ وەکو پێم وتی ها لە سەرتاوە هەستی ینی پەرستاری بوون هەستێکە کە ئێمە مرۆڤایەتی و ئەرکە مرۆڤایەتیەکەمان زۆر گرنگترە بەلامانەوە یعنی جاری وا هەیە ئەوەندەی دەسەڵاتی ئەمێ لە ناوەندە تەندروستیەکانە ئەوەی ئەو جیهازانەی لە بەردەستمانە ئەو عیلاجی لە بەردەستمانە بۆی ئەەکەین بەڵام سەرڕای ئەوانەی ئێمە بوو هەر بە قسەیەکی خۆش بە گفتارێکی خۆش بە ئەو دەمەوە بوونەی کە ئەو چەند هەست بەخۆشی ئەکا ئێمە سەد قەت بەرامبەری ئەوە هەست بەخۆشی ئەەکەین چونکە ئەزانین کارێکمان کردووە کە دڵی کەسێکمان خۆش کردووە یان دڵی دایکێکمان خۆش کردووە کە ڕۆڵەکەی بگەڕێتەوە باوەشی زۆر باشە پلانی بەردەمێکە لەوانەیە با بڵێن لە ماڵەوە گرفتێکی هەیە جاری وایە وڵی پلانی ئێمە ئەگەر ئێمە وەکو خۆمان شخصی سیر بکەین ئەو پلانەکانمان جیاوازە هەرکەس بۆ پەرستاری خۆی ئەگەر بواری تەندروستی ڕێگەی ئەوەمان بدات ئێمە درێژە بە خوێندن بدەین بۆ نمونە گرفتەکانی بەردەم ماستەر و دکتۆرامان بۆ ئاسانتر بکاتەوە بۆ ئەوەی زیاتر بایەخ بە لایەنی تەندروستی و لایەنی علمیەکەمان بدەین ئەمە ئیشێکی زۆر زۆر باشە و حکومت ئەگەر لا بەتایبەت وەزارەتی تەندروستی هەست بۆ قەیرانەی کەمی پەرستار بکە لە ناوەندە تەندروستیەکانە دەرگای دامەزراندن بکاتەوە بۆ ئەوەی ڕۆڵەکانی ئێمە ڕاست ئێمە هەمومان لە خاکی عێراق ئەژین بەڵام نەڕۆن لە خانەقین و دیالە و لەوێنە تەعین ببن و ناوەندە تەندروستیەکانی خۆمان چۆڵ بکرێ بەوەی کە زیاتر خول و سیمینارات و ڕۆڵی گرنگ ببینێت چونکە هەتا پەرستارێک علمێکی زیاتری هەبێ کەواتە کەسی زیاتر لە مردن ئەگەڕێنیتەوە زۆر باشە ئێوە بۆچی بەردەوام ینی باز بەوە دەکرێت کە ڕێز لە ماندووبوونتان نەگیراوە یان وەکو ئێستا زۆر هەستم بەگلەیی کرد بە گازندە کرد لە قسەکانتە بەڵێ ئاخر من هەست بە چی ماندووبوونێ بکەم بۆ نمونە یعنی حکوومەتێک لەوانەیە ئەوەندەی چاوی لەوەی وەکو وتم تەنانەت موچەیەکی خۆم کە حەقی خۆمە ئەیکا بە سوپرایز بۆم کە ئەڵێ یەکەم وەزارەتی تەندروستی موچەی پێدەم یعنی ئەبینیت ڕۆژانە لەوانەیە هەر بەڕێوەبەرەکەی خۆت ستافەکەی خۆت کە لە سەری تۆ ئیش ئیداریان گرتووەتە دەست لەبەر ئەوەی لەوانەیە سەر بە حزبیەکان بن ڕێز لە ماندووبوونەکەت ناگرێت کە تۆ 24 سعات لە ناوەندەکەی ڕاستە ئەرکی خۆمە و ئیشی خۆمە ئەیکەم بەڵام ڕێز لەوەم نەگرێت کە شکر تەقدیرێکم بۆ سوپاس و پێزانینی بکە کە ئێستا دەرگای بۆ نەعلاوە تەرفیع و هەموو ئەوانەی داخستووە ئەگەر کەسێک وەکو ئێمە 12 ساڵە زیاتر لە بوارە تەندروستیەکە کارەکات چەندێ لە موچەکەی ئەڕاتە پێشەوە حوافز و هەموو ئەوانەیان ڕاگرتووە یعنی من ڕۆڵی شۆفێرێکی ئەمبولانسەکەشم وەکو ڕۆڵی خۆم بە گرنگ ئەزانم کە چەند خەمی ئەوەیەتی بە سەلامەتی نەخۆشەکەم بگەێنێتە شوێنێکی باڵاتر لە گەرمیان کە سلێمانی بێت کەچی سەیرەکەی بۆ نمونە حوافزەکەی ئەو سەرف ناکە یا مەترسیەکە ئەو سەرف ناکە کە بەم ڕێگەی مەرگان نەخۆشێک لە مەرگ ڕزگارێکات و ئەگەیەنێتە سلێمانی یعنی هەموو ئەمانە وای کردووە بەڕاستی هەموو ئەوەی ستافی تەندروستیە بە کارگوزارێکەوە بە نێرسێکەوە بە معاونتوبیەکەوە بە دکتۆریەکەوە بە شۆفێری ئەمبولانسێکەوە هەمویان هەست بە نیگەرانیە بکەن زۆر باشە کەواتە تا چەند لە ئێسادا کە تۆ پیشەکەت پەرستاریە تا چەند هەست بە ئارامی دەکەیت و هیچ کات بۆ ڕۆژێک پەشیمان بیلەوەی کە ئەم پیشەیە هەڵبژارد بێت وڵی منۆکو خۆم هیچ ڕۆژێک پەشیمان نیم و پەشیمانیش نابم ئینشاءالله ئەوەندەی خزمەتم کردو سپاس بخوای گەورە و شاهدی هاوڕێ و دۆستەکانم کە ئیشی باشمان کردووە و خزمەتی زۆرمان کردووە بەڵام هیوادارین و تکە ئەەکەین کە یعنی ڕۆژێ لە ڕۆژان ڕۆڵی یعنی وامان لێ نەکەن یعنی ئێمە هەست بۆ پەشیمانێ بکەین ئەگینە ئێمە وەکو ئیشەکەی خۆمان هەستی پێ ناکەین بەڵام بەخوا ئەوە یعنی بۆ شاهدی و قیامەت ئەمە ئەڵێم لە بەردەم مایکە کراوەکەی ئێوەدا کە بەڕاستی هاوڕێکانی من کە تاخەڕوجیان کردووە و تەعین نەبوون بەڕاستی پەشیمانی دەرەبڕن چونکە ئەزانی چۆنە ئێستا ئێمە لە گەرمیانە ڕاستە ئێستا تۆزێ باشتر بووە چەند نەخۆشخانەیەکی ئەهلی و چەند کۆمەلگایەکی پزیشکی کراوەتەوە بەڵام لە شوێنی تموحی ئەوان نییە کە دامەزراوەیەکی حکومت بێت و بۆ خۆی لە ناوەندە حکومیەکانە کاری خۆی بکە کە وەکو ئەڵێن داهاتوویەکی بۆ خۆی هەبێت زۆر باشە کەواتە ئێوە هیچ پێت وایە وەکو پەرستار هیچ جیاوازیەکەیە لە نێوان چینی ئێوە و پیاواندا وەکو پەرستار کە ئێوە شانبەشانی پیاوان کار دەکەن و ڕۆڵتان هەیە لە ناوەندە تەندروستیەکانە من بۆ خۆم ئەمەیان بە شێوازێکی تر ئەبینم کە ئێمەی کچان زیاتر ڕۆڵمان هەیە و ئێمەی کچان زیاتر میهرەبانترین و ئێمەی کچان ئەمە ناڵێم کە قڕانوانین بەڵام ئەوان ئەها بە بۆنەی ئەوەی ئەتوانن لە دەرەوە ئەگەر ئیشێتریش هەبێ بیکەن لەوانەیە زۆر بێباک بن لە پیشەکە لەوانەیە یعنی زۆر گرنگی پێ نەدەنوکو ئێمە من بۆ خۆم کاتێک ڕۆشتمە کۆلیژی پەرستاری زانکۆی سلێمانی باسی 2005-2006ەکەم
ساڵەکانی پێش ئەمە هیچ کوڕی وەرنەگرت بۆ کۆلیژە هەموو کچی وەرگرت بوو یعنی تەخەڕجەکانی پێش ئێمە هەمووی کچە لە ناوەندە تەندروستیەکانەوە ئێستاش باڵانسی ڕێژەکە ئەگەر بڵێم 125 بۆ کوڕانە 75 بۆ کچانە ئەگەر لەو ئامارە هەڵم نەکرد بێت تۆزە زیاد و کەمی هەبێت بۆیە کە کچان زۆرترن و کچان توانایی ئەوەیان نیە لەوانەیە کوڕێک دوکانێک یا شتێکی هەبێت لە دەرەوە تەنیا ئەتوانێت بەس لە پیشەکەی خۆیان ئیش بکە و لە ناوەندە تەندروستیەکە ئیتر ئەهلی بێ یان حکومی بێ بۆیە زیاتر خەمی ئیشەکەیەتی بەڵام لە ڕووی جیاوازیوە زۆر جار ئەو ستافەی کە کاری پەرستاری ئەباتە ڕێوە زۆر جار بۆ من لە نەخۆشخانەیەکە کارەکەم بە مدیرەکەیوە بە جێگیری مدیرەکەیەوە بۆ ئێستا ناڵێن بۆ ینی پێشتر کە کارم کردو لە نەخۆشخانەکانی سلێمانی و کەلارە هەمووی ستافەکەی پیاوە یعنی پیاویان داناوە لەوانەیە پیاو لە خەم و کێشە و مشکیلەی ئافرەتێک تێنەگا کە ئەمڕۆ دەوامەکەی بۆ بگۆڕێتەوە کە ئەمڕۆ هاوکاری بکە 2 سعات مۆڵەتی بدا لەوانەیە کێشەیەکی ماڵی هەبێ کێشەیەکی مناڵەکەی هەبێ یان شتێکی هەبێ بۆیە ئەوانە جاری وایە نیگەرانی لای پەرستارە ئافرەتەکان دروستەکەن ئەگینا ڕۆڵی پەرستاری ئافرەت لە نەخۆشخانەکانە و پانتایی پەرستاری ئافرەت لە نەخۆشخانەکانە ئێستا زۆرترە لە پیاوە زۆر باشە وەکو خاتونێکی پەرستار دواوتە چییە؟ دواوتم یەکەم جار بۆ پەرستارە هاوڕێکانم هیچ کات ناومێد مەبن لەم پیشە و لەم نیعمەتەی خوای گەورە بە ئێمەی بەخشیوە بۆ حکومەت و بۆ وەزارەتی تەندروستی بۆ بەڕێوەبەرایەتیە گشتیەکەی خۆم و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان ئەوەیە کە بەڕاستی ئەوەی پێتانەکرێت لە خزمەتی پەرستارە درێخی مەکەن چونکە وەکو بەڕێزە دوتێت ئێمەین هێڵی بەرگری لە نەخۆشخانەکانە ئێمەین فریاد ڕستی نەخۆشەکان ئێمەین ئەم جلە سپێمان پۆشیوە بۆ ئەوەی دایکان و ڕۆڵەکان و خێزانەکان جلی ڕژ نەپۆشن لە کۆرۆنا بێت لە حادیسەکان بێت لە هەر شوێنێکە و لە هەر گرفتێکی تەندروستیا بێ ئێمە خزمەتکاری هەموو کەسێکین سوپاسی ئەوەکەم بەڵێ سوپاس بۆ خاتە تاپگە کەریم پەرستیار لە قەزای کەلارەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵمان بووی ئەگەر لە ئێستا داوچانێک وەردەگرین و دەگەڕێمەوە